باشووری کوردستان لە بۆ ڕوخانی ڕژێمێکی سەرکوتکەر و دەکرێت سەردانی کوردستانەکان بکەین بەیاننامە دەربکەین هەلو ئێمە ئەوڕۆ وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان لە هەولێر کۆبنەوەیەکی گشتیمان بۆ حیزبەکانی سەرتاسەری کوردستان ڕاگەیان بۆ هەر حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆبنەوەیەکمان ڕێخست لەبەر ڕۆشنایی ئەوەی کە ڕۆژی یەکی مانگ کۆنسەی بەڕێوەبەری کۆبنەوەیەکی بۆ ژمارەیەکی زۆر لە حیزبەکانی ڕۆژهەڵات و کەسایەتی دیاری ڕۆژهەڵات ڕێخست بوو بۆ پشتیوانیکردن هەم لە داخوازیەکانی گەلی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و پشتیوانیکردن لە داخوازیەکانی گەلانی ئێران کە ماوەیەکە لە دوای شەهیدکردنی ژینا ئەمینی کە لە دەرەنجامی پەنگ خواردووی ڕقەستوری گەلانی ئێران ڕوبەڕووی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بوونەوەتەوە لە دوا بە دوای ئەوانە کۆمەڵێک دەرهاویشتە و شتی تری بە دوادا هات لەوەیدا کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە بیانووی بوونی ڕۆڵی حیزبەکانی ڕۆژهەڵات هات تەجاوزی سەر باشووری کوردستانی کرد و بە بۆمب چەند شوێنێکی لە قوڵایی خاچی باشووری کوردستان بۆمباران کرد ئێمە هەم بۆ ئیدانەکردنی ئەو کاری ڕژێمی ئێران و دیارە ساڵانێکە بە بیانووی جۆرا و جۆر تەجاوز دەکرێتە سەر باشووری کوردستان سەر خەڵکی سیڤیل ژینگەی دەسووتێنرێ خەڵک دەکوژرێ خەڵکی سیڤیل دەکوژرێ چ لەلایەن دەوڵەتی تورکیا و چ لەلایەن دەوڵەتی ئێران دیارە ئەوە بیانووە بۆ ڕژێمە داگیرکەرەکان کە لەلایەک پەکەکە بە بیانوو دەینەوە لەلایەک حیزبی دیموکرات و پارتی ئازادی و حیزبەکانی ڕۆژهەڵات بە بیانوو دەینەوە بۆیە ئەوان کە لە کوشت و بڕی گەلی کوردستان سڵ ناکەنەوە ئێمە بە پێویستمان زانی لە بەرامبەر ئەو کردەوانەی دەوڵەتانی داگیرکەر هەڵوێستێکی یەکگرتووی نەتەوەیی نیشاندەین هەم بە ئامانجی ئەوەی کە پشتیوانی لە داخوازیەکانی خەڵکی ڕاپەڕیوی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی بندەستی ئێران بکەین هەم ئیدانە و سەرکۆنەی ئەو کارانە بکەین کە لە باشووری کوردستان دەکرێت بۆیە ئێمە هەم وەکو حیزبەکانی کوردستان لە بەردەم بەرپرسیاریتی ئەوەدایە کە چیتر ڕێنەدرێت کە داگیرکەرانی کوردستان بە ئارەزووی خۆیان خاچی باشووری کوردستان بکەنە سوتماک و خەڵکەکەی بکوژن هەم وەک حکوومەتی هەرێمی کوردستان و وەک حکوومەتی عێراق لەژێر بەرپرسیاریتدا هەم وەک تەواوی خەڵکی کوردستان و خەڵکانی ئازادی خواست لەژێر بەرپرسیاریتیدا ئێمە ئەو کۆبنەوەمان بەو ئامانجە ڕێخستیە بۆ ئەوەی کە دەنجی کورد چیدی بە پەرتەوازایی ڕوبەڕووی ئەو زوڵ مستەمانە نەبیتەوە کە بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت ئیتر هەموو حیزبەکان لێرە و لەوێن دەرێ بە تەنها هەڵوێستی ئیدانەکردن و شەرمەزارکردن و هاوهەڵوێستی پشتیوانی شەقامی ڕۆژهەڵاتی دەربڕیە ئەوەی ئامانجی کۆنگرەی نەتەوەیی کوردستانە ئەوەیە کە ئەو دەنگانە هەم بۆ ناوخۆ و بۆ پشتیوانیکردن یەک بخرێ هەم بۆ کارکردن لە دەرەوە بۆ دەرەوەی خۆمان لە ناوەندە جیهانیەکان لە پەرلەمانەکانی ئەوروپا ئەو زوڵ مستەمانەی لەسەر گەلەکەمان دەکرێت بە دنیای ڕابگەینین پشتیوانی و هاوکاری و هاوهەنگی هەموو حیزبەکانی کوردستان کاریگەری خۆی دەبی هەم بۆ شەقامی ڕاپەڕی و هەم بۆ گەیاندنی دەنجی خەڵکی گەلی کوردستان یەک چارە نووسمان هەیە ئەوە نییە ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتەوە یا لە باکوورەوە چارە نووسی گەلی کورد یەک چارە نووسە بۆیە دەبی ئێمەش هەر هەموو حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان بە یەک نەفەس بە یەک دەنگ بە یەک هاو هەڵوێستی ڕوبەڕووی ئەو مەترسیانە بتۆ کە لەسەر گەلەکەمان